کاکەجان بەگاڵتە بۆ ئەوراقی ڕسمی بۆ پشتیوانی کەنیسە ببیتە مەسیحی حکمی مرتدت لەسەر کافر بووی پێی مسلمان نەماوی تەلاقت کەوتو ئەگەر ژنت هەبوو پێ لە ئیسلام چوویتەتە دەرەوە بژمری لە قەبرسانی مسلمانان نادنێژن ئەوە ئیسلام ئەوەی قوبوڵ نییە تۆ لەبەر خاتری ئیقامە جەهەنەمێ اختیارکەی یا بێ ئەقلیشت پێ بشکە یعنی ئەو ئیقامەیە چیەوە ئیقامەیان دایتێ و کەوتیتە تەوالێت پاکردنەوە بۆی بە 10 ساڵ بۆی بە 5 ساڵ بتوانانی ژن بێنی یا چاوەڕێی جنسەکەیانەکەی یە تۆ هەر لەسەر ئەم عەقیدە خوار و خێچە ئەڕۆی ئەی بەهەشتەکەت کووە ئەی پاداشتی لای خوای گەورەت کووە بەڵێ پێی کافر ئەبن ئیشی واش مەکەن دینەکەشتانەوەندە لە لا سووک نەبێ عەزابی خوای گەورەش بە ئاسان وەرمەگرن وابزانی وەڵا عەزابی خوای گەورە دەی خوای گەورە غەفور و ڕەحیمە غەفور و ڕەحیمیشە بەڵام ئەشفەرمێ خذوه فغلوه ثم الجحيم صلوه ثم في سلسلة ذرعها 70 ذراعا فاسلكوه إنه كان لا يؤمن بالله العظيم ئەوەش نییە تۆ بڵێ ئاخر خۆی ئێمە لە دڵمانە ئیسلامەتێ کارمەوە بەخوا ئیسلاممانە ڕخۆشەوێ پێی کافر ئەبی لە بەرشتی واش نەکەی ئەگەر کردوشتە لە کەنیسەکە وەرە دەرەوە ڕقەکەشیان بدەرەوە ئەگەر خوای گەورە قەدەری وابوو کە تۆ ڕزقت لەم وڵاتە بێ ئیقامەکەشت ئەدەنێ ناشت کەنە دەرەوە من لە 2007ەوە قەراری دەرکردنەکەی 12 ساڵە هەموو هەوڵێکیش دەدەن هەر حکومەتێک دێ جزێک لە هەوڵەکانی ئەوەیە دێوە ڕوا لەگەڵ حکومەتی عراقی و لەگەڵ ئەم و لەگەڵ ئەو قساکە بۆی بم کاتە دەرەوە ڕزقم لێرە کە ڕزقم لێرە تەواو بوو ئەوانیش نەڵن خۆمە ڕۆمە دەرێ ڕێگاکە ئاسانە بە بۆ چوونە دەرەوە وا نەکەی ببی بە مەسیحی پەشیمان بەرەو تۆ بەشی لێ بکە